فەرید ئیلهامی یەکێکە لە ژەنیارە ناسراوەکانی تەمیری یارسان و بەڕێوەبەری ئەکادیمیای تەمیری کوردە بەرهەمێکی نوێی هونەری بڵاو کردوێتەوە. ئەم پارچە میوزیکە سۆڵۆی ئامێری تارە لەگەڵ دەنگی فەرید ئیلهامی. هۆنراوەی ئەم بەرهەمە سەید یعقوب ماهی دەشتی نووسێتی کە بە زاراوەی کەلهوڕی نووسراوە و یەکێکە لە شاعرانی گەورەی کرماشان. کاری تۆمارکردن و میکس لەلایەن سەعید ئیمامیەوە بۆ ئەنجام دراوە.